خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە چەند پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان دەکەین، باز لە ناوکۆکی پارتی یەکێتی و داهاتووی هەرێمی کوردستان دەکەین. قسە لەسەرەوە دەکەین ئەمڕۆژ ڕێکەوتنێک کرابوو لە بینی یەکێتی و نەوەی نوێ هیچ کاریگەریەکی دەبێت لە سەر دۆخی هەرێمی کوردستان. ئایا ئەگەر پۆستەکانیش لە بینی ئەو سێلایەنەدا بەش بکرێ هیچ لە دۆخی کوردستان دەگۆڕێت تاوەکو چاکسازێکی ڕاستەقینە ئەنجام نەدرێت، هیچ دەگۆڕێت تاوەکو هێزی چەکدار لە دەستی حیزب بێ، دامەزراوەکان لە دەستی حیزب بندات، لە دەستی حیزب هیچ لە دۆخەکە دەگۆڕێت، یاخودەوە پەیمانەتیانە بێئومێدی دروست دەکا کە پێشتر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنیش پێشتر لە کابینی پێشوو لە حکوومەت هەرێم کردیان جۆرێک لە بێئومێدی دروست کرد. هەروە قسە لەسەرەوەش دەکەین پێگەی هەرێمی کوردستان ئێستا چۆنە بەرامبەر بە بەغداد و ئەو ئۆپراسیۆنی کە عەلی زەیدیش جێگەندەڵی کردووە کاریگەری چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان، ئەو گۆڕانکارانی کە ئێستا لە ناوچەکەن، ئەو توێژی لە نێوان ئێران و ئەمریکا هەیە، کاریگەری چێ لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە لەندەنەوە لەگەڵمانە. کاک دکتۆر بەخێر بێنن، سوپاسیان بەدەبوونت دەکەین. بەر لەوەی کە بچینە سەر دۆخە گەشتیەکە دەمەوێت پرسیارێکی لەسەر ئەو ڕێکەوتنە بکەین، ئەو ڕێکەوتنەی کە ئەمڕۆ کرا لە نێوان نەوەی نوێ و یەکێتی. ئایا هیچ لە دۆخەکە دەگۆڕێ بە قسەی خۆیان باز لەوە دەکەن کە هاوسەنگی دەگێڕنەوە، ئایا گەر پۆستەکانی هەرێم لە بین یەکێتی و پارتی و نەوەی نوێژدا بەش بکرێن هیچ لە دۆخی خەڵک دەگۆڕێت، یاخود هاوسەنگی هێز ڕێک دەکرێتەوە، یاخود پێویستمان بە قۆناغێکی تازەیە لە هەرێمی کوردستان کە حیزب پارتی یەکێتی دەست بەرداری کۆمەڵێک شت ببن؟ بەلای خۆی بەخشندە میێرەبان، زۆر سپاس بۆ تۆ کا حەکیم، بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامش. ئەلبەتە بەر لەوەی کە باز لە ڕێککەوتن بکرێت یان لە هەر شتێک بکرێت، هەر هەنگاوێک بە ئاراستەی یەکبوونی نێوماڵی کورد جێگی دەستخۆشیە و هەر هەنگاوێک بۆ ئەوەیەوە دۆخی لاری هەرێمی کوردستان ڕاست بکرێتەوە، پەرتەوازەی هەرێمی کوردستان یەک بخرێتەوە، هەنگاو بنرێت بە ئاراستەیەکی دروست و چاکسازی و ڕفۆرمێکی گشتی بۆ بوارەکانی هەرێمی کوردستان و بەهێزکردنی پێگەی سیاسی هەرێمی کوردستان، پێگەی ئابوور هەرێمی کوردستان ئەمانەجێکی دەستخۆشی هەرکەس بیکات. سەبارەت بەو ڕێکەوتنەش کە ئەمڕۆ ئیعلان کراوە، بەڕاستی من ناڕۆکی ڕێکەوتنەکەم نەبینیوە، ئەوەی کە لە ڕاگاندنەکانە بیسراوە بینراوە و ئەوەیشی کە لە ژوورە تایبەتەکانیشە باس کراوە. من هەتاوکو ئێستا ڕێکەوتنیەکەم نەبینیوە لە دووتوێی چەند خاڵێکدا، دووتوێ چەند لاپەڕەیەکدا پەراگێکدا ببێن بۆی کەەوە هەڵسەنگاندنی بۆ بکەم بزانم ڕوویەکەوە ئەمە ڕێکەوتنێکی استراتیژی دوور ئامانجە یا ڕێکەوتنێکی تەکتیکی ئاماژدارە. هەندێک بڕگە بڵاو کرابەوە وەکو بەرگە وەکو پێشتر وەکو چۆن لە کارنامەی کابینەی نوێم لە بینی پارتی یەکێتی گۆڕان پێکاشتی جوانتیا بوو. ئەم ڕێکەوتنەشکە کراوە هەندێک شتی ترەیە، بەڵام چەند جێبەجێ دەکرێت بۆ باسی گەڕانەوەی هاوسەنگی دەکەن، باسی هەندێک خزمەت گوزاری بۆ خەڵک دەکەن، گێڕانەوەی پاشەکەوت و بڵێن پێشینە بۆ گەنجان، پێشینەی هاوسەرگیری و هەمانگی لە عێراق و لە هەرێم و ئەکتیڤکردنی ڕۆڵی پەرلەمان و دادگا و کۆمەڵێک خاڵی لەم پرسەی تێدایە. وڵایگە حەکیم من ئەنجامی خاڵی دۆم باسی ئەو شتانە بکەم، ئەمانە هەندێکی پەیوەست نییە بە هەرێمی کوردستان، هەندێکی پەیوەست بە پارێزگاکانەوە بمانەوە نەمانەوە بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان دابەژەوە بەسەر دوو زۆندا و دوو سیاسەتی جیاواز، دوو ئاڕاستەی جیاواز، دوو هەنگاوی جیاواز دەبینین لە مامەڵەکردندا. باشە باسی دادگاکان دەکرێت، بۆ نمونە ئایا دادگاکان لە هەرێمی کوردستانە تەنها لە هەولێرا پەکخراوە، با گریمان لە هەولێرا پەکخراوە بۆ شێوازەیە کە پارتی لێو دەسەڵاتدارە، لە سلێمانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێکی خصوص بۆ ئێستا ئەمە چاکی ناکەن. لەبەرەوە من پێم وایە گرفتەکە لە دەستنیشانکردنی کێشەکاندا نە، گرفتەکە لە نەبوونی ئیرادەیەکی دروست و ڕاست و ڕەوانە بۆیکەوە هەنگاو بنرێ، بۆیکەوە ئێمە ئەم سیستمەی کە هەمانە، ئەم سیستمەی کە هەرێم بەڕێوە دەبا سیستمێکی دروست بێ، سیستمێکی حیزبی و بنەماڵەیی و شەخصگەرایی و دابەشکردنی زۆرەکان نەبێ. من پێم وایە ئەم ڕێکەوتنە ئەوەندەی زۆنی سەوز و زەر تۆخ دەکاتەوە، ئەوەندە پێگەی هەرێمی کوردستان بەهێز ناکە بەداخەوە، یاخوا من هەڵە بم. بەڵام ئێمە لە ڕابردوو بینیمان کە هەرێمی کوردستان و پارتی یەکێتی و یەکێتی و گۆڕان دوو ڕێکەوتنی جیاوازان بوون، هاوشێوەی ئەم ڕێکەوتنە بوون.
بەڵام نانتوانی هیچ شتێک بەدەست بێن بۆ هەرێمی کوردستان بەڵکو کێشەکان قوڵتور بووە لە بینی پارتی ویکێتی لە بینی زۆنی زەرد و زۆری سەوز و تا بام ڕۆژە گەیشت کە ئێستا دەیبینی بۆیە من پێم وایە ئەم هەنگاوانە هەنگاوی ئاماژدارن بە ئاراستەی قوڵکردنەوەی کێشەکان نەک بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان بەداخەوە هیوادارم هەڵە بن بۆکو دووبارە بۆیە ئەمەی کە دەکرێت ئەوەی کە دەگوترێت ئەو خاڵانە خاڵی جوان ئەوەی کە بەڕێز ئاماژت پێکرد ئەوانەی کە باز دەکرێت بەڵام ئەمانە لەسەر ئاستی ناوچەکەیش واتە لەسەر ئاستی با بڵێن بەداخەوە وا دەڵێن زۆنی سەوز بۆ ناکرێت کێ ڕێگری دەرگاکان کردووە ئایا ئەوەی کە لە دەرگانەکانە دەگوزارێت لە زۆنی سەوز یا جیاوازە لەوەی کە لە زۆنی زەرد دەکرێت پێم وایە هەردووکیان وەک یەکوان لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ دادگاکان لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ گەندەڵی لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ ئاراستەی سیاسی هەرێمی کوردستان و دابەشبوونی ئەم بەسەر تورکیا ئەو بەسەر ئێراندا و ئەم بارودۆخانەش بەم جۆرە لە ڕێککەوتنانە چارەسەر ناکرێت لە کاتێکدا کە ئاماژە هەیە لە هەرێمی کوردستانە ئەم جۆرە ڕێککەوتنانە کێشەکان قوڵتر دەکەنەوە مامەڵەی لەگەڵ ناکرێت تا تۆ ینی بەداخەوە دەڵێم تۆ هەتا چەندە مامەڵەیەک لەگەڵ بەغدا دەکەی ئەو جۆرەکتر مامەڵە لەگەڵ بەغاکە بەواتایەکی تر ئێمە دوو جۆر لە مامەڵەی جیاواز دەبینیم لە زۆنی زەرد و سەوزە بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆی پرسەکان لەگەڵ بەغا لەگەڵ دەوڵەتانی دراوسێر لەگەڵ دەوڵەتانی دەرەوەدا لەگەڵ قونسوولەکانە لەگەڵ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە یعنی ئەمە نەهاتووە بۆ ئەوەی کە دەست خاتە سەرەوەی ئەم کێشانە چارەسەرەکە ئەگەر بێت و بۆ چارەسەرکردن کێشانە هەبێ جێگەی دەستخۆشیە و پیشگیریکردنە بەڵام ئەگەر بێت و ئێمە بمانەوێت بە شێوازێکی باش سەریکەین ئەمە بەسەنای ڕێکەوتنی نەوەی نوێ و یەکێتی نیشتیمانی کوردستانە بابزان لە ئایندەدا ئایا لە ڕووی پراکتیکیەوە ئەمە چەندێک خواستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات ئایا فعلەن ئەمە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە هەنگاوێک دەباتە پێش یان کێشەکان قوڵتر دەکاتەوە من هیوادارم هەنگاوێک کێشەکانی هەرێمی کوردستان بەرەو چارەسەر ببات بەڵام ئەوەی کە دەخوێنرێتەوە ئەوەی کە دەبیسترێت ئەوەی کە دەبینین ئەو لە دوانانەی کە لە هەردوو لاوە جۆمان لێ دەبێت و ئەمڕۆژ سەرۆکی هەردوو حیزبەکە حیزبینەوەی نوێ و هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی بە ئاراستەی توندکردنی کێشەکان بۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە وا لێ دوانەکانی پارتی دیموکراتی کوردستانش لەسەر ئەم جۆرە ڕێکەوتنانە توندن بۆیە ئەمانە بۆ خۆی ئاماژەن پێدراون کە پێمان دەڵێن فعلەن ئەم ڕێکەوتنە کێشەکان قوڵ دەکاتەوە ئاو ناکا بەسەر ئاگرەکەدا بەڵکو بەنزینەکا بەسەر ئاگرەکەدا باشە کاکتۆر بڵێن تا دوو زۆنی بێ تا چەک لای یەکێتی لای پارتی و بە هەمان شێوە پارتی وکێتی کۆنتڕۆڵیان هەبێ بەسەر داهات بەسەر هێزی چەکدار بەسەر دادگا دۆخی کوردستان هەر بەم چەق بە سوێ نامێنێتەوە تا ینی چی دەتوانێت کوردستان دەرباز بکات لەم باردۆخێک کە تێدا دوو زۆنی بێ متمانەیی ناکۆکی سیاسی کا حەکیم ئەوەی کە هەرێمی کوردستانی بەم ڕۆژە گەیاندەوە عقڵەتە سیاسیە کە ئیداری هەردوو زۆنەکە دەدات لە ڕاستیدا من هیچ جیاوازیەک نابینم لە بینی ئیدارەی سیاسی لە زۆنی زەرد و ئیدارەی سیاسی لە زۆنی سەوز واتە ئەم دوو زۆنە بە هەردوو شێوازەکانیان هەرێمی کوردستانیان تووشی قەیران کردووە هەنگاوی دروست بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانەی کە تێکەوتون بریتە لە ڕەنگڕێژکردنی سیاسەتێکی نوێ بۆ هەرێمی کوردستان بە عەقڵەتێکی نوێەوە کە مامەڵەیەکی دروست لەگەڵ هەموو پرسەکانە بکا وەکو پرسی نیشتیمانی بەڵێ حیزبی سیاسی لە ساحەکەدا هەم بەرژەوەندی حیزبی هەیە فعلەن بەرژەوەندی حیزبی هەیە بەڵێ ئاراسی جیاوازێ بەڵێ ئاراسی جیاوازێ بەڵام کێبڕکەکان نابێ بچێتە قۆناغی ململانی قوڵەوە کە ملشکاندنی یەکتری پێدا بێت کە زەرەر بگرێتەوە بۆ سەر هەرێمەکەمان بەڕاستی لە ئێستادا وای لێ هاتووە ئێمە سەرڕای ئەوەی تێبینی لەسەر حکوومەت لەسەر پەرلەمان ئێمە لە هەرێمی کوردستانە بە گوێرەی دەستوری عێراقی بە گوێرەی ئەو بارودۆخی کە هەرێمی کوردستانی تێکەوتوی مافیۆمانەیە حکوومەتمان هەبێ پەرلەمانمان هەبێ دەسەڵاتی دادوەریمان هەبێ کورە دەستورێکیشمان هەبێ بەڵام بەڕاستی ئێستا هەموو ئەمانە پەکیان کەوتون ئەمە لە دیدگایەکی دەوڵەت مەداری و دەوڵەتداریەوە سەرچاوی نەگرتووە ئەمە بەڵکو لە دیدگایەکی تەسکی حیزبی خوێندنەوەیەکی کوچووکاڵ و بابەتەکانەوە سەرچاوی گرتو ئەنا بۆچی ئەم هێزە سیاسیانە لە هەرێمی کوردستان کە هەردووکیان بەشدارن لەوەی کە هەرێمی کوردستان ئاڕاستی گرتو بۆ ناگەشتن بە ڕێکەوتنێک بۆیکەوە خەڵکە لەم قوڵەم قەیرانە دەرباز بێت یعنی آخر گۆڕانکاری ناوچەکە گۆڕانکارێکی گەورەی دەوڵەتان لە بەردەم ئەمەدا چۆکیان شکاوە هەرێمی کوردستان زیاتر بەرەو قوڵکردنی کێشەکان و تۆخکردنی زۆنی زەرد و سەوز دەڕۆن
يعني ئەمە بابەتەکەی قوڵتر دەکاتەوە پێگەی هەرێمی کوردستان لاواسر دەکات بەداخەوە ئێمە ئەبێ بە ئاراستەیەکی شکەین ئاراستەی سەردەمێکی نوێ لە قۆناغێکی نوێ پێویستمان بەوە نییە دەستخێنە سەر زامەکان و قوڵیان کەینەوە بەدەر لەوەی کە با بەشن چارەسەرەکان بکەن ئەمەی کە کراوە ئەمڕۆ من پێم وایە بە ئاراستەی قوڵکردنی کێشەکانە نەک بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان هیوادارم هەرێمی کوردستان شێوازێکی نوێی مامەڵەی سیاسی بە خۆیەوە ببینێ بەڵام بەم هەنگاوە کە ئەوەی کە زۆنی زەردی بەلاوەیە کە دژایەتی ئەکا بە دژایەتی خۆی ئەزانێ واتی ئەگە ئەمە کە بۆ پیرانگیرە لە دژی ئەو و ئەمانش بە هەمان شێواز دەڵێن نا بۆ پیرانگیێڕی نییە بەڵکو دەرگامان کراوەیە بۆ پاری دیموکراتی کوردستان بەڵام بە شێردە داوای لەبوردن لە میلەت کە آخر فعلا هەموو لایەکە بە داوای لەبوردن لە میلەت کە نەک لایەنێکی سیاسی دوانی سیاسی بەتابەتی ئەو لایەنانەی کە هەرێمی کوردستانن بەم ڕۆژە گەیاندن. بەڵێ ئەی چی چارەسەرە کاگتۆر چی بە چارەسەر دەزانن بۆ دۆخە چاک بەستویە بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان ئێستا دوو زۆنی هەیە دوو هێزی چەکدار بڵێن دوو دارایی دوو پەیوەندی دەرەکی دوو مامەڵە لەگەڵ بەغداد چارەسەرەکە چییە ئێستا لە چەند ڕۆژی داهاتووش باز لەو دەکە گەر سەر بگرێ باسی کۆبوونەوەی حیزبەکان دەکرێت تا باسی کۆبوونەوەی سەرکردی حیزبەکان دەکرێت ئەگەر سەر بگرێت کاک حەکیم 35 ساڵە هەرێمی کوردستان دابەش بووە هێزی پێشمەرگە دابەش بووە زۆنەکان دابەش بوون ڕۆژ لە ڕۆژ ئەم زۆنانە تۆختر دەبنەوە قوڵتر دەبن کێشەکان لە نێوانیاندا من پێم وانە بتوانین بە 35 ڕۆژی تر و بگرە بە 35 مانگی ترش ئەم کێشانە چارەسەر بن بەڵام ئەگەر ئیرادەیەکی قوڵ هەبێ هەنگاوی دروست بن بە ئاراستەیەکی دروست ئێمە با مدەی 4 ساڵی ئایندە بتوانین هەرێمی کوردستانێک بخێنەوە آخر خۆ ئێمە دەبینین کە هێزەکانی هاوپەیمانان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پارێزی تەرخان کردو بۆیکەوە 4 لیوایەک بخات تا سەر پێ یەک نەخراوە ئەی چۆن هێزی پێشمەرگە 70 یەک خەیتەوە کاکەتۆ چۆن ئەتوانیت دەستگا ئاسایشەکان یەک خەیتەوە چۆن ئەتوانیت دەستگای زانیاری و پاراستن دەکەیتەوە چۆن ئەتوانیت هەندێک دەسەڵات کە وەزیرەکان هیان لە زۆری زەر لە زۆنی سەوزنیانە یعنی ئێمە بە شێوازێکی عملی مامەڵە لەگەڵ دوو ئیدارەیە دەکەین دوو دەسەڵاتیدا دەکەین بەلای کەمەوە ئەمە بەڕاستی بە ڕۆژێک و دووشە و ئەمە چارەسەر ناکرێت بە اتفاقێکی بەم شێوازە ئەمە چارەسەر ناکرێت پێم وایە عێراق بە قۆناغێکی زۆر سەختدا دەڕوە هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختتر لەوا دەڕوات بۆ چونکە ئێمە زیاتر لە ئەوانی تر دابەش بوون پێویستمان بەوە هەیە ئەم دابەشبوونە کاڵ بکەینەوە چۆن کاڵەکرێتەوە دانیشتنە لەسەر مێزی کە هەمومان کە هەموو لایەنەکان بەرژەوەندی گشتی ئەمە هەر قسە یعنی بەڕاستی بەرژەوەندی گشتی بخەنە پێش بەرژەوەندی حیزبیەوە و ململانەکان بگۆڕن باڕاستەی کێبرکێ منافەسە نەکەن منافەسە بکەن و سیراع نەکەن و بتوانن لەسەر کۆمەڵی خاڵ بۆ قۆناغی ڕاگوزەر ڕێک بکەوت کۆمەڵی خاڵ کە بتوانرێت دامەزراوەکانی هەرێمی کوردستان دامەزراوە سیاسەکانی ڕۆڵی دامەزراوەی سیاسی دەوڵەتداری بگرنە بەر نەک حیزبایەتی ئەگەر بێت و ئێمە توانیمان لە چوارچێوەیەکی دیاریکراوە کۆمەڵی هێڵی گشتی حیزبە سیاسەکان لایەنە سیاسەکان کەسانی سیاسەکان و خەمخۆرەکانی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتە ئەو کەسانە کە ئێستا لە هەرێمی کوردستان و پەنجەکانی دەست دەژمێرن بتوانن وەکو شیعە لە چوارچێوەی هەمانگیا کۆ ببنەوە بتوانن وەکو سونەکان لە ئەنجومەنی سیاسیە کۆ ببنەوە ئێمە چوارچێوەیەکی دیاریکراوە هەبێ بۆی کات گفتوگەکان بردنەوێت تۆ پێت وایە شیعەکان گرفتیان نیە گرفتی قوڵیان هەیە ئەو گرفتانەی ئەو کێشە و قەیرانانە کە ڕووی لە شیعەتر بەتایبەتی لە دانانی عەلی زەیدی و لابردنی مالیکیدا زۆر لەو قوڵترە کە لە نێوان پارتی و یەکێتیدا هەیە لە نێوان هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان هەیە ئەو گرفتانەی کە لە نێوان حەلبوسی و ئوسامە سامەڕایی و نازانم کێوکێ و ئەوانەدا هەموو سەنا سامەڕایی و ئەوان تردا هەبوون زۆر لەوە قوڵترە کە لە نێوان هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان هەبن بۆ ئەوان توانیان لە چوارچێوەیەکدا خۆیان ڕێک بخەنەوە دانیشتن کە لەسەر ئەو گرفتانەی کە ڕوویان تێکە بۆچی هەرێمی کوردستان هەتا کوردستان ناتوانە چوارچێوەی مێزێکی خەڕ کۆ ببنەوە بۆی کەوا هیچ لەمە گفتوگۆیەکیان هەبێ ئاخر معقول نییە تۆ باسی دەوڵەتداری بکەیت و ڕۆحیەتی انتقام و ڕۆحیەتی تۆڵەسەندنەوە لە ئەوانەی بەرامبەر و پەراوەستکردن و حساببوونەکردن و بە نادیدەگرتنی هەمەلایەنە هەیە لە هەرێمی کوردستانە نەتوانن لە چوارچێوەیەکدا کۆ ببنەوە گفتوگۆ بکەن گفتوگۆ هەر قسە بکەم بزانە ئایا ڕێکە چارە چییە چۆن ئەم کێشانە چارەسەر کرد من پێم وایە
ئەوەی کە بەڕێز ئاماژت پێکرد یەخستنی هێزی پێشمەرگە و حکوومەتداری و ئەوانە بەڕاستی ئەوە لە ڕووی استراتیژیۆ بۆ ئایندەیەکی دوورمەودایە بەڵام بۆ کوردمەودا ئێمە دەبێت هەنگاوی عملی و کرداریمان هەبێت کە ئەم هێزە سیاسانە بتوانن کۆ ببنەوە سەبکە لەسەر گرفتەکان باشە ئاخر ناکرێت تۆ لە ڕێگە ڕاگەاندنەکان و سیاست بکە ئاخر ناگرێت پەیامەکانی تۆ ئەوەندە تۆ بە لە ڕاگەاندنەکانەوە هیچ بوارێک نهێڵیتەوە بۆی کەوا گفتوگۆیەکی ڕوبەڕوو نەبێنەوەی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستاندا ئەمە گرفتەکەم پێم وایە چارەسەری ئەم قەیرانانە کە هەرێمی کوردستانی تێکەوتووە کە دابەشبوونێکی قوڵی تێکەوتووە بەم جۆرە ڕێکەوتنانە چارەسەر ناکرێت و بەو جۆرە چارەسەر نەکرێت بەم شێوازە بەردەوامین پێ بدەین کە لە زەرەری هەموو هەرێمی کوردستان و هەموو خەڵکی هەرێمی کوردستان تەواو دەبێت بەڵکو دەکرێت ئێمە بگەینە خاڵێک هیچ نەبێ ئەم لایەنە سیاسیانە بەستەڵێکی نێوانان بتوێنەوە بە دانیشتنێک دەنێوان ئەم لایەنە سیاسیانە وە گفتوگۆ بکەن چوارچێوەیەکی دیاریکرا و دروستکەن هەرچەندە چوارچێوەکە با بەدڵی هەموو لایەک نەبێ بەڵام بۆ هەموو لایەک بێت باشە کاکتۆر ئەم دیتایە ئەم ڕوانگەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ گرفتەکانە من پێم وایە سەپاندنی ئیرادەیە بەسەر ئەوانەی تردا من پێم وایە سەپاندنی ئیرادە لە هەرێمی کوردستانە هیچ لایەک سەرکەوتو نەبووتایە ئێمە لە قۆناغی دوای 2023 با بڵێن لە قۆناغی دوای 2010 هیچ نەبێ بڵێن لە دوای 2012 و بەهاری عەرەبیەوە زۆر قۆناغ هەبووە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان گەیاندوانتە مریشکە ڕەشە نا دەسەڵات توانیوێتی ئۆپۆزیسیۆن بسرێتەوە نە ئۆپۆزیسیۆن توانیوێتی دەسەڵات لا ببە نە پارتی توانی یەکێتی مەحو بکاتەوە و تعامل لەگەڵ گۆڕانە بکان نە یەکێتی و گۆڕان و نە یەکێتی و نەوەی نوێ ئێستا توانن پارتی مەحو بکانەوە بۆ چونکە ئەم قۆناغە بەڕاستی وەکو یەکێ لە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆن وتی ئەمە ڕەهەندی هەرێمی و دەرەکیشی تێدایە بۆ شێوازی کە ئێمە دەیبینین لە هەرێمی کوردستانە بۆیە گرفتەکە ڕنگدانەوەی بارودۆخی نالەباری ئەم حیزبە سیاسیانە و حیزبی دەسەڵاتن بەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانە بەداخە باش کاکتۆر ئەی ڕۆڵی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەبێت چی بێ لەم خۆناغی هەرێمی کوردستان سەبن و لایەنێکی ئۆپۆزیسیۆنەوە ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی کردووە پێشتریش بڵێن گۆڕان لەگەڵ پارتی کردی ینی ئۆپۆزیسیۆن کاتێکە دەچێتە پاڵدە سەڵات ئەگەر ینی بێومێدی دروست ناکە یاخود دەبێ ڕۆڵی سەرەکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چی بێ پرۆژێکی تایبەت بەخۆیان هەبێ یەکگرتوویەک هەبێ یەخستنێکی هەڵوێستەکان هەبێت چۆن بێ بەداخەوە دەڵێم چۆن حیزبەکانی دەسەڵات و ئێستاشنەوەی نوێکە چۆتە پاڵ حیزبی دەسەڵاتەوە دابەشبوون و قوڵیانە نێواندا هەیە بە هەمان شێوە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش وا دەڵێن هیچ چوارچێوەیەک نییە خۆیان کاتەوە واتە چۆن دەسەڵات ناتوانێت لە چوارچێوەیەکدا خۆیان یەک بخەن بە هەمان شێواز هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش نەیانتوانێت لە چوارچێوەیەکدا خۆیان ڕێک بخەنەوە ئەمەش گرفتەکە زیاتر قوڵ دەکاتەوە بۆیە دیدگایەکی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستانە لە ڕووی پراکتیکیەوە بەڕاستی لە ئەزمەدایە لە ئەزمەیەکی قوڵیشدایە کە ئاراستەکە ئاراستەیەکی دروست نییە بەڕای من وا دەبینم ئەمە بەڕای شەخسی خۆمە کە ئاراستەیەکی دروست نییە وەکو چۆن دەسەڵات لە ڕووی پراکتیکیەوە نانتوانیوە ئامادەگیەک و ئیرادەیەکی بەهێزیان هەبێ بۆ یەکخستین تواناکانی خۆیان بۆ حتا تەنانەت بۆ دابشکردنی ئەو دەستکەوتانەشی کە هەیەە بە هەمان شێوازە ئۆپۆزیسیۆنش نەیتوانێت لە چوارچێوەیەکدا خۆرێک بخە بۆی کەوا تواناکانیان بە ئاراستەی فشارکردن بێت لەسەر دەسەڵات تاوەکو خواستەکانیان یا خواستی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستانە ڕنگدانەوەیەکی ئۆپۆزیسیۆنانەی هەبێ ئەمەش وا دەکات کە بڵێن لە هەرێمی کوردستانە بەدەر لەوەی کەوا ئۆپۆزیسیۆن بوونی هەیە بەدەر لەوەی کەوا حیزب دەسەڵات بوونی هەیە هێشتا ئۆپۆزیسیۆن بوون و هەروە دەسەڵات بوون بەلوەرە و گەڵاڵە نەبووە لە واقع سیاسەکە و لە مەژەدە سیاسەکەدا باش کاکتۆر دەچینە سەر بەغدا بەس ئەم باردۆخەی کە دروست بووە کە حکوومەت پێک نایە پەرلەمان پێک نایە چی چاوەڕێ دەکەی بۆ دۆخی ئێستاش کە بڵێن ئەم قۆناغی دواتر ئێستام کابینەی نوێیە کە کابینەی پارتی ویکێتی و گۆڕان 7 ساڵ ئێستا دەی بڵێن حەوت ئەم مانگە دەبێت 7 ساڵ تێپەڕ دەکە ینی ساڵێکی بچێتە سەر بەقەدەر 2 کابینە ماوەتەوە چاوەڕێی چی دەکەی بەڕێزت ئەم پێم وایە خۆی ئەنی شتەکە بڵێن هەنگاوەکان و ئاراستەکە بە شێوازێکە کە ڕۆژ لە ڕۆژ بارودۆخی
حکومڕانی یا بارودۆخی دەسەڵات یا بارودۆخی سیستمە سیاسیەکان ئەوەی پێدەوتە دامەزراوە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بەرەو پەکخستنی زیاتر و بەرەو پەراوەستخستنی زیاتر دەڕوات. ئەمەش بۆ خۆی مژدەبەخش نییە بۆ پرۆسی سیاسی لەوجە بۆ حیزبە سیاسەکان حیزب دەسەڵات شتێکی باش بێت کە حیزب لە جاتی حکوومەتە مامەڵە دەکا و دەستگایەکی چاودێری تەشریعی نەبێ بۆ بەسەر حکوومەتەوە و حکوومەتیش بەو شێوازی مامەڵە دەکات پێخۆشە کە بەردەوام بێت هەرچەندە پارتیەکێتی زۆر لەگەڵ یەکە ناکۆکن بەڵام لە دانیشتنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە پێکەوە ئەمەژم پێم وایە ڕنگدانەوەی و جۆرە لە پێناسێ بۆ سیاست کە سیاست دەکتێت لە دەستکەوت چونکە دەستکەوتەکانیوان لەوێ وێ نادەکرێت واتە دەستکەوتی پارتیەکەتی زیاتر لە حکوومەتە وێ نادەکرێت و ئەمەش وای نەکردووە لە یەکێتی بە تەواوەتی داببڕێ لە حکوومەت مثلا کۆنە بێتەوە لە حکوومەتە یا مثلا کۆبوونەوەکانان نەکەن سەرڕای پەکخستووی دامەزراوە تەشریعەکان لە هەرێمی کوردستانە دامەزراوە تەشریع لە هەرێمی کوردستانە ئەمانەوەمان پێ دەڵێن کە بەڕاستی ئاراستەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئەوەندەی بەرەو بنبەستی تەواوەتی دەڕواتەوە بەرەو هیچ ئاسوویەک نییە بۆ چارەسەرکردنی تەنها ئاسوویەکە بێ بۆی کە ئەم لایەنانە ئێمە دەڵێن بام لایەنانە کۆ ببنەوە بام لایەنانە بتوانن لە چوارچێوەکدا خوان ڕێک بخەنەوە بام لایەنانە گفتوگۆ بکەن آخر لایەنە ناکۆکەکانی هەرێمی کوردستان ناتوانن گفتوگۆ لەگەڵ یەکدا بکەن ناتوانە سەر مێزە کۆ ببنەوە آخر چۆن تۆ چاوەڕێوە بکەی کە دامەزراوە پەکخراوەکانی هەرێمی کوردستان دامەزراوە سیاسەکانی پەکخراوەکانی هەرێمی کوردستان بکەونەوە سەر پێ خۆڕۆلی خۆیان بگێڕن و ئەدای کاری خۆیان بکەون و بڵێن وڵا کاریگەرین و ئەگەر 7 ساڵ نەبێ 7 ساڵی تریش بێت ئەمە پرۆسەی سیاسی بەرەو ئاقارێکی زۆر خراپدا بەرەو ئاقارێک دەبار کە ئیسا خەڵکی یعنی ئەم حەزەکەمان پەیامە بگەێنم باقارێک دەبا کە خەڵک هەست بە بەرجەستەبوونی دامەزراوە سیاسەکان نەکات 2 ساڵە نزیکەی 3 ساڵە ئێمە پەرلەمانمان نییە لە هەرێمی کوردستانە بەداخەوە دەڵێن خۆزگای هەمان بواە پەرلەمانێکی بەهێز بواە پەرلەمانێک بواە ڕنگدانەوەی خواستەکانی هاوڵاتیان بێت و هاوڵاتیان بەرجەستەبوونیان پەرلەمانان لە ژیانی خوانە ببینە بیان بینایە کە یاسایەک دەبێت خواستەکانیوان جێبەجێکە و دڵخۆشیان نەکات و کە وا ببینێت کە دامەزراوەیەکی تەشریعی هەیە کە ئەتوانێت ئەوانەی کە ئەو خواستانە کە هاوڵاتیان جێبەجێ بکە بەڵام بەداخەوە هاوڵاتیان لە نەبوونی پەرلەمانەکە هەست بە هیچ زەرەرێک ناکەن یعنی ئەمەش ئەوە دەگەێنێ کە بوون و نەبوونی پەرلەمان لە ژیانی ئاسای هاوڵاتیان هەرێمی کوردستانە ڕنگدانەوەی نەبووە واتە ئاوێتە نەبووە پەرلەمان لەگەڵ خواستی هاوڵاتیاندا لە هەرێمی کوردستان کابەتە بۆشایی و گاپەکە لە نێوان هاوڵاتیان و دامەزراوە سیاسەکانە هێندە گەورەیە 4 ساڵە تریش پەرلەمان نەبێ هاوڵاتیان نانە سەر شەقام لە وڵا با پەرلەمانمان هەبێتەوە با پەرلەمانمان وجودی هەبێت و پەرلەمانتارەکان خۆیان هەڵوەستیان نییە و ئێستا بەردەوام ئیمتیازەکانی پەرلەمان وەردەگرن و هیچ ئەدایەکی سیاسی و تەشریعیان نییە ئەمە خەلە لە گەورەکە ئەوەیە کە واد نەکردووە دامەزراوە سیاسەکانی هەرێمی کوردستان تەشریعەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هاوڵاتیانە متمانە و باوەڕبوونێکی ئاوێتە بووی یەکتریان هەبێ کە نەتوان لێجا ببنەوە ئەگەر مانگێک ساڵێک پەرلەمان نەبێ کارەسات دروست بکات یا بۆ نمونە ئەگەر لە بۆ نمونە عوتڵەی تەشریعی دابنێت ئێستا کەوتونەتە عوتڵەی تەشریعی ئێستا پەرلەمانی هەرێمی کوردستان 2 ڕۆژە ئەم عوتڵە تەشریعیش حتا کاریگەری هەبێت یعنی خەڵک بڕن نابێت بکەونە عوتڵەی تەشریعی چونکە کۆمەڵێک یاسا و ڕێسا و کۆمەڵێک پرۆژە یاسا دەبێت جێبەجێ بکرێت چونکە خەڵکی لە دەرەوە چاوەڕێکات ئەم پرۆژە یاسایانە بگەن بە ئەنجام و ڕنگدانەوە لەسەر ژیانی ڕۆژانەیان هەبێ ئەوەش نیە ئەنی دەبێت ئاوا بەم ئاراستەیە بەڵام نەبوونی کۆی پەرلەمانەکە بۆشایەکی گەورە لە ژیانی هاوڵاتیان هەرێمی کوردستانە دروست نەکردو باشە کاکتۆر ئەگەر بەم شێوە چەقبەسوویەکە ببوورە چەقبەسوویەکە بەردەوام بێ بەم شێوەی کە ئێستا هەیەت ئەم چەقبەسوویە بەردەوام بێ ئێستا دوو ئیدارەیە بەس بەرەو ئەوە دەڕۆین ببێتە دوو ئیدارەیەکی فەرمی یاخودەوە دوورە ئەم دۆخە ئەم چەقبەسوویەگەر بەردەوام بێ حکوومەت پێگنێ پەرلەمان پێگنێ لێرە زیاتر لێک دوورکەونەوە لە بەغدا لێک دوورکەونەوە کاک حەکیم پێم وایە دوو ئیدارەی بەس تەنها ئەوە ماوە دوو قوتعە هەڵوا سلێمە ئیدارەی سلێمانی نا ئیدارەی هەولێرە ئەنا بە عەمەلی ئێمە مامانە لەگەڵ دوو زۆنی جیاواز دوو ئیدارەی جیاوازە ئاکی نەک من
پارتی لە سنووری خۆی ئەو دەسەڵاتانەی کە هەیەی لە 100 بەڵام لە سنووری یەکێتی لە 110 نیە یەکێتیش لە سنووری خۆی دەسەڵاتی ڕەهای هەیە لە هەولێر میوانی ئەمە حاڵەتەکە ئەمە بڕاوەتەوە ئەمە بڕۆ ئەو یەکێتیانەی کە لە سلێمانی یەکێتی بوونی خۆیان بەشکۆوە پیشانەدەن لە هەولێرا بۆ شەوازنین بە هەمان شێواز ئەمە بۆ پارتەکانی لە سنووری سلێمانی تەواوە لەبەرەوە ئێمە بە عەمەلی و بەکرداری لە نێوان دوو ئیدارەی یان ژیانی ڕۆژانەمان لە نێوان دوو ئیدارەیدا بەڕێوە دەبێت بەڵام بۆ ئەوەی کەوا ببێ بە دوو ئیدارەی ڕەسمی و ئەمە ئیدارەیەکی سلێمانی بێت و هیچ پەیوەندیەکی بە هەولێرەوە نەمێنن تو ڕوو لە بەغا بکە ئەویش لە هەولێرەوە ڕوو لە بەغا بکە ڕاستی ئەمە واقعەکە واقع سیاسی و دەستوریەکە پێم وایە بربەستێکی تەواوەتیە لە بەردەمیانە چونکە چۆن مامەڵەی وا دەکەیت بەگوێرەی دەستوری عێراقی هەرێمی کوردستان یەک هەرێمە چۆن ئەتوانین مامەڵە لەگەڵ ئەبێت دەستوری عێراقی هەڵبۆشێتەوە یان ئەو بڕگە و مادە دەستوریانەی کە تایبەتن بە هەرێمبوونی هەرێمی کوردستانەوە تعلیقی تطبیقیان بکرێت یعنی تطبیق نەکرێن بەڵام ڕاوەت ئێمە بۆ خۆمان جێبەجێ ناکەن بۆ نمونە یەکێک لە مادە دەستوریەکانی عێراقەوە کە هەرێمی کوردستان ئەتوانێت دەستورێکی هەبێت تا ئێستا ئەمە لە دوای 2005 کە 21 ساڵە دەستوری عێراقی تەصدیق کراوە بە ئیستیفتا جێبەجێ دەکرێت و هەتەن جێبەجێجەکە زۆر کاڵ و کرچە و بە شێوازێکی تەواو جێبەجێ نەکراوە ئێمە نەمانتوانێت دەستورێک لە هەرێمی کوردستانە بۆ خۆمان دابنین خۆمە بەغا ناتۆ ڕێگری لێمان بکە خۆ بەغا ناتۆ دەدی ئەو دەستور دامنێن ئێمە هەرێمی کوردستان خۆمان بەداخەوە دەڵێن نەمانتوانێت بچینە ئاستێکەوە کە دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسینەوە کە ئیستیفتای لەسەر بکرێ و هەموو لایەنەکان ڕەزامەندی لەسەر بدەن واتە ئێمە بەداخەوە دەڵێم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان وان لە هەرێمی کوردستان کرد کە پیشانی هەموو لایەکی بدەن کە هەرێمی کوردستان نەیتوانی و ڕنگدانەوە باسی دەستورت کە بەس ئێمە بەرەوە ئەوە دەڕۆین هەر ئێستاش خۆ دوور و یای جیاوازە بڵێن بەڵام یەکێتی و پارتی بەجیا لە قۆناغی داهات و مامەڵە لەگەڵ بەغدا بکەن بەشە بوجە و پارەی پەرەپێدانی پارێزگاکان و ئەوانە جیا بکەنەوە ئەگەر چاق بەسوی سیاسەکە بەردەوام بێت بەرەوەەوە دەڕوات من پێم وایە بەرەوە ناڕوات من پێم وایە بەڵێ بەغدا حەزبەوە دەکا و هەندێک لایەنیش لە هەرێمی کوردستانە لەوەی حەزبەوە بکەن کە زیاتر لەگەڵ بەغا مامەڵە دەکەن و ئەمە جێگەی داخیشە بەڕاستی و ئەو ئێمە بەسەراحەت بڵێم پەیوەندی یەکێتی لەگەڵ بەغا زۆر جیاوازە لەگەڵ پەیوەندی پارتی لەگەڵ بەغا ئەم دوو جیاوازی و دوو جۆر لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا وای کردو کە دوو سیاسەتی جیاواز لە بەغا بنێدە کە هێنی کووردە ئەمەش بەڕاستی ئەوە ناگەێنێ کە بەرەو هەڵەشانەوەی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دەڕۆ نا بەڵێ ئێمە دوو سیاسەتی جیاواز دەبینین لە بەغا دوو مامەڵەی جیاواز دەبینین دوو ڕوئیا و دوو ئەجەندە جیاواز دەبینین لە بەغا بەڵام من قەناعەتم وایە ناگاتە ئەو قۆناغەی کە هەرێمی کوردستان بە دوو پارێزگای بۆ نمونە سلێمانی و هەڵەبجە مامەڵە لەگەڵ بەغا بکە و دوو پارێزگای دووهۆک و هەولێر مامەڵە لەگەڵ بەغا بکە و بەغاش پێم وایە خۆی ناخاتە ئەو مەئزەقەوە ئەو کاتە چۆن مامەڵە لەگەڵ بۆ هەرێمی کوردستان ناکات چۆن مامەڵە لەگەڵ ئەوانە دەکات ئەو داوای چۆن نەرایەتی کوورد دەکات لەبەرەوەم پێم وایە بەغا نایەوێت و هەرێمی کوردستانیش و هێزە سیاسیەکانیش باوەڕ ناکەم ڕێگە بۆ بدەن کە هەرێمی کوردستان بگاتە قۆناغێک کە لەبەری هەرێم پارێزگا مامەڵە لەگەڵ بەغا بکات بۆ بوجە و موچە ئەوکو سیاست وەکوتم ئەوکو سیاست بەڵێ دوو سیاسەتی جیاواز لە بەغا بینین بەڵام وەکو مامەڵەی دارایی یەک مامەڵەی دارایی هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە کە لە ڕێگەی حکومەت هەرێمی کوردستانە کە لە وەزارەتی داراییە و نازانم ئەو بابەتانە باش کاکتۆر کاتمان کەمەوە بە سەبارەت بە عەلی زەیدی ئۆپراسیۆنی دەستی پێ کردووە و پێگەی هەرێمی ژێستا بەرامبەر بەغدا بڵێن گۆڕاوە لاواز بووە دەبێت کورد استراتیجیەکە چی بێ یاخود ئۆپراسیۆنی لە بەغدایە چ ڕەنگدانەوەیکی هەبێ لەسەر هەرێم وڵای کاک حەکیم سەبارەتی بە عەلی زەیدی من پێم وایە هەر کەسێک وا بزانێت کە ئەم هەنگاوانەی عەلی زەیدی لە توانا و هێزی عەلی زەیدی و سەرچاوەی گردووە دەبێت نیشانەی پرسیار لەسەر تێگەیشتن و پێگەیشتنی سیاسی خۆی دابنی ئەمە خاڵی دووەم بەڕاستیم ئەجەندایەکی خارجیە ئەجەندایەکی ئەمریکاییە بە سەرپەرشتی تۆم باراک و دەیانەوێت کۆمەڵی گۆڕانکاری لە عێراقدا بکەن و ئەم هەنگاوانەیش کردراوە وەکو جوو بڵێ جەست نەبزێکی بارودۆخەکەی سیاسی عێراق دەکەبزان تا چەندێک بارودۆخەکە لەگەڵ ئەم جۆرە هەنگاوانە لە عێراقدا دێتەوە بەتایبەتی
دەستبردن بۆ ئەم کەیسانە زیاتر بەلای سونەکان ڕۆیشتووە و سونەکانیش لە عێراقدا لاواازترین پێکهاتەن لە عێراقدا لەم قۆناغدا و ئەوان هاتوون دەستیان بۆ ئەم کەیسانە بردو بزان ئایا ڕنگدانەوە یان وەڵامی شاریعی سونی و عێراقی و ئەمانە چی ئەگەر ئەوان بیانەوێت خەڵکی گەندەڵ و خەڵکی پارەخۆر و چوزان بەرتیرخۆر و لە خۆ دەوڵەمەندن پێم وایە یەکەم کەسێک دەبێت پرسیاری نیشانەی پرسیار لەسەر عەلی زەیدی خۆی دروست بکرێت بۆ تەمەنەکەمەوە مۆسەد و سامانەی لەکوێ بینان کردووە ئەمە خاڵی تریش بەدەر لەوەی بگەنە ئەوانەی کە گرتوونیان کە وایە زوو دەستگیریان بکردنە ئەمانەی کە ئێستا بۆ شێوازە گەندەڵیان کردو لە عێراقدا زۆر خەڵکی تر لەوان گەورەتر هەیە زۆر خەڵکی تر لەوان پشتگو بۆ دەستیان بۆ نابن بۆ ئەگەر دایانەوێت مەسەلەن فعلەن بە مواسساتی بکرێەوە گەندەڵی نێرەمانە بەڵام پێم وایە هەنگاوەکە هەنگاوێکی عێراقی سڕف نییە هەنگاوێکە کە ڕەهەندی دەرەکی ئەکتەری دەرەکی ڕۆڵی زۆر گەورەی تێدا دەبینێ بە ئاراستەیەکە لەوە چێ لە چەند مانگی ئایندەدا بەرەنجامەکانی بەچای خۆمان ببینی کاریگەریشی دەبێت لە سەرەرێم کاگتۆر ئەمە ئۆپەراسیۆنە کاریگەرەکە لە دوو ڕۆیە ڕوویەکانەوەی ئایا خەڵکی هەرێمی کوردستان تێوە گلاوە ئایا خەڵکێکی هەرێمی کوردستان ئەوانەی کە پۆست و دەسەڵاتیان هەبووە لە بەغا تێوە گلاون لەوەیکەوە ناویان هەبێت لەم ئۆپەراسیۆنەدا ئەمە خاڵێکە کە من پێم وایە کەس ناتوانێت دیفاع لەو خەڵکانە بکەوە پێشان خەڵکی هەرێمی کوردستان زۆرژیشی پێخۆشەکە ئەوانەی کە گەندەڵیەکەن ئەوانەی کە سەر و سامانە بە شێوازێکی ناڕەوا پێکەوە ناوە لیان بسەندێتەوە برێنە بەردەم دادگا هەر کەسێک دایان باتە بەردەم دادگا ئەمریکای ئێرانە سعودیە چوزانم دەوڵەتانی هەر کەسێکە بیان باتە بەردەم دادگا و پاران لێوە بگرێتەوە دادگا بکەن ببن بە عیبرەت بۆ خەڵکی مشتێکی باش ئەمە خاڵێکی تریش ڕنگدانەوەی لەسەر پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان یان دژە گەندەڵی لە هەرێمی کوردستان ئەگەر ئەوەی بەغا بکرێن پێم وایە ڕنگدانەوەیەکی ناڕاستە و خۆی دەبێت لەوەیکەوە لە هەرێمی کوردستانەوە دەنگێک بەرز بێتەوە بۆیکەوە چۆن لە بەغا گەندەڵکارەکان دەبرێنە بەردەم دادگا بێ لە هەرێمی کوردستان لەوانەیە سەرۆ سامانە بە شێوازێکی ناڕەوا پێکەوە ناوە ئەوانیش خەڵک هاوڵاتیان و خەڵکی بەرپرس ئەوانەی کە خاوەن ئیرادەی بە هێزن لە هەرێمی کوردستانەوە دەنگە بەرزکەنەوە و خەڵکێک برێت بەردەمی دادگاش ئەوزان بەرنامەکەیەک نووسراوی هاتۆتە سەر ئەگەر بتوانی دای بخەیتەوە ڕێگنەیە پەیوەندیمان پێوە بکەیتەوە ئێمەستا پەیوەندی پێوە دەکەینەوە هیچ نووسراوێک لە لای من ناتوتە سەریکە حەکیم ئەگەر هەر نەبێت دووبارە بۆی ئەپدەیتێکی بێتەوە سوپاس کاگتۆر بەڵێ کاگتۆرۆکو ئاماژەی پێکرد ئێستا لە بەغدا باسمان لە ئۆپەراسیۆنەکرد کە عەلی زەیدی دەستی داوەتێ و باسی لێکەوتەکانی سەرهەرێمیشی کرد دیارێت لە ماوەی ڕابردوودا عەلی زەیدی ئۆپەراسیۆنی بەرەبەیانی ڕاگەیاندووە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران و تاوەکو ئێستا زیاتر بڵێن پەرلەمانتاری گرتوتەوە ئەوانەی کە دەستگیر کراون زیاتر لە 12 پەرلەمانتار لە عێراق دەستگیر کراون کە بەشێکیان پەرلەمانتاری ئێستان و بەشێکیشان پەرلەمانتاری پێشووترن لە سونەی تێدایە و لە ناو شیعەکانیش بەشێکیان لە کوتلەی سوودانی تێدای ئەوانەی کە دەستگیر کراون و پێشتریش عەلی زەیدی قسەی لەسەرەوە کردبوو کە ئەمە قۆناغی یەکەمە خۆناغی داهاتووش دەست پێ دەکە و هەندێک زانیاریش هەبوو سەبارەت بەوەی کە ئەوانەی کە دەستگیر نەکراون هەندێکیان بڵێن سوڵحیان بۆ بکرێت پارەکانیان بۆ گەڕێنێتەوە کاکتۆر بێمەوە خزمەت بەڕێزت باسیەوەت کرد کە لێکەوتەی لەسەر هەرێم دەبێت ئەی لە هەرێمی کوردستان دەبێت چی بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئایا ئەوەی عەلی زەیدیش ئایا هەموو لایەنەکانی تێدا دەبێت ئێستا بەشێک لە پەرلەمانتاری بڵێن زۆر بەیان سونەن هەندێک شیعەشی تێدایە و بەتایبەتی لە لیستەکەی سوودانی بەبێت جیاوازی هەموو لایەنەکان دەگرێتەوە و لەوە زیاتر دەڕوات و دەبێت لە هەرێمیش چی بکرێ من پێم وایە ئەوەی بەغدا با بڵێن ئەمە قۆناغی یەکەمە ئەگەر بزان ئەمە بەسەرکەوتووی تێ دەپڕێت و بەتایبەتی بۆ لایەنەکان کە باڕاستەیەکی باشە بڕات و بەرەنجامێکی باشی بدۆن دادگایی بکرێن پێم وایە دەچێتە قۆناغێکی تریش کۆمەڵە خەڵکی تریش بگرێتەوە ئەمە بۆ بەغدا ڕاستە بۆ هەرێمی کوردستان زۆکوتن دەکرد ناڕاستەوە خۆ کاریگەری هەبێت لەسەر هەرێمی کوردستان بۆیکەوە دەنگی دژە گەندەڵی بەرز بێتەوە و خەڵکی و هاوڵاتیان و خاوەن ئیرادەکان بتوانن دەنگی خۆیان بەرزکەنەوە بە ڕاستەی دروستکردنی
هێزێک یا فشارێک بۆی کەوا لە هەرێمی کوردستانیشە ئەو گەندەڵکارانەی کە بەسەر خوێنی میلەتەوە گەیشتونەتەوە ئەنجامە گەیشتونەتە ئەو پارە و مڵکە ناشرعیە لیاوە بگیرێتەوە و هەمان ئاراسی بەغدا بە هەمان ئاراسی بەغدا بکرێت بەواتایەکی تر ئەوەی لە بەغدادا گوزارە وایە لە هەرێمی کوردستان ئەولاتر بکرابایە ئەوەی لە بەغدا دەکرێت بریان لە هەرێمی کوردستانە لە زۆر بکرابایە و ئێمە بمانتوانیان نمونەیەکی باش پێشکەشکەین تاوەکو ئێستا بەدەنگی دلێرە ماوتایە کە هەرێمی کوردستان پێش بەغدا کەوتۆ بەڵام دەبینی لە مانگاوانەدا کە دژە گەندەڵی و خەڵکی گەندەڵە بەنەسەر بەردەمی دادگا و دەگیرن و پارەکانەوە دەگیرێتەوە عیان لە پێش هەرێمی کوردستانەوە بەداخەوە. بەڵێ سەبارەت بۆی کە پێدوای هەموو لایەنەکان بەیەک چاوسەری دەکرێن لەم پرۆسەیە ئەوە تا چەندە گرینگە ئەوانەی کە لە کوردیش بڵێن گەندەڵیان کرد بە پەرلەمانتارە بێ وەزیر بوو بێ ئەوانیش بڵێن ڕادەست بکرێن و باسی ئەوە دەکاندێکیشان سوڵحیان بۆ بکرێ ئەوە گرینگە هەموو پێکاتەکانیش بگرێتەوە پێدوای هەمووشان بەبێ جیاوازی دەگرێت. وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتاوە ئێستا زیاتر ئاراسەکە بەرەو سونەکانە بەڵە شیعیش تێدایە و هەندە لە شیعەکانیش گیراون دەستگیر کراون و هەموو کوماڵیشان لێسەنراوەتەوە ئەمە هەنگاوێکم پێم وایە ئەم هەنگاوە بۆیە لە سونەکانەوە دەست پێ بکراوە چونکە سونەکان هەڵقەی لاوازی ئەم پرۆسەیەن ئەگەر بتوان لەو هەڵقە لاوازەوە دەست پێ بکەون و بۆیان بچێتە سەر ئەو کاتە هەموو لایەنەکان دەگرێتەوە بەتایبەتی وەکوتم ئەوانەی کە لە بەغا پۆستیان وەرگرت و لە گەندەڵی تێوەگراون و ئەگەر بێت و لە دوای 2023ەوە هەتاوەکو ئێستا ئەو کوردانەی کە لە بەغا بوون پۆستیان وەرگرتووە لە گەندەڵیوە نەگلابن دیارە زۆر کورد زۆر پاکەوە خەڵکی پاکی تێدایەوە زوار بەڵام پێ وایە پێدەچێت کوردیشی تێدابێ قسە باش لەسەر خەڵکێک دەکرێت من حەزداکەم لێرە ناویان بێنم بەڵام لە گروپە داخراوەکانە گروپەکانی وەتساب ئەو بەڵگانامانەیە کە بڵاو دەکرێتەوە ناوی کۆمەڵی خەڵک دێت کە پەرلەمانتار بوون کە وەزیر بوون لە بەغا و پۆستیان هەبووە ناویان دەهێنرێت باز دەکرێن کوردیشن بۆیە هەتا پوسە دەستگیر نەکراون لەەوە چ بۆ کۆمەڵی احتیماراتی هەرێمی مابێتەوە کە بزانن هەرێمی کوردستان تا چاندێک لەگەڵ ئەم بارودۆخەدا دێتەوە و مامەڵەیەکی چۆن دەکات لەگەڵ ئەم بارودۆخەدا کە لەن علی زەیدیەوە سەرپەرشتی دەکرێت و علی زەیدی بۆتە واجهی ئەم کۆمەڵی کێشانە بەڵام وەکوت مەگەر بێت و لە دوای 2023 تاوەکو ئێستا هیچ گەندەڵکارێکمان لە بەغا نەبوو بێ دیارە وڵات بۆتە شامی شەریف. بەڵێ کاکتۆر باز دەوە کە علی زەیدی سوڵحەشی لەگەڵ دەکرێت چکە دەڵێن ئەگەر پارەکە بگێڕیەوە ناوت نابە زیندانی بەڵێ وای وتووە وتوتی ئەگەر ئەو پارە دەجراوانە هەر کەتێ پارەی دزراوی برد بێت و لە لای بێت و بیگەڕێنێتەوە پارەکان بۆ مڵکی دەوڵەت و بۆ خەزانەی دەوڵەت ئەو عاملەی خۆشە بین ئەم پێم وانە کەس بتوانێتەوە بکاوە هەر لە خۆیەوە بێ بەرعنی بۆ نمونە ئەو کەسانێکی تا دەستگیر کراون لە بەغا پیان وترا بێت پارەکانتان بگەڕێنەوە شو کابرا خۆی چۆن ئەوەتە خۆی تۆمەتبارەکە دەڵێ ها ئەو پارەی حکوومەتە و من بردومەوە کاکە گردن مازاکەن و لێم بڕون داوای لێ خۆش بوونەکەم وتر تەواو کارەکە کۆتایی دەن پێم وایە وانە بەڵام ئەمە وەکو هەنگاوێک و نیاسپاکێکی علی زەیدی بەرامبەر بە ئەو کەسانەی کە گەندەڵن کە پارەکان بگێڕنەوە بەڵام پێم وانەوە هەنگاوێکی دروست بێەوە پێم وانەوەوان بتوانەوە بکەن بۆیە هەتا گەندەڵکار هەتاوەکو نەگیری و ڕاپێکی زیندانی نەکەی اعتراف ناکا و دان بە تاوانەکەی خۆیان نانێ ئەمەی علی زەیدیش دەڵێت کابرا بەدەمی خۆی بەدەستی خۆی بە قاچی خۆی هەنگاو بنێ بەرەو بەردەمی دادگا بڵێ ئەو پارانم بردووە لە عێراق و مڵکی گشتی بۆ فەرموها پتان دەمەوە. بەڵێ وەکو چەک و پارە بڵێن کە لە عێراق ئێستا لە بەردەم علی زەیدی هەم ئەم پرۆسی دەست پێ کردووە ئەوە بڵێن بۆ پارەکە کەم قۆناغە دەستی پێ کردووە تا کوێتەرەوە بۆ چەکەکەش ئەم قۆناغە بۆ ئەوە نییە کە لە پرۆسی چەکدانانەکە سەرکەوتونەوە بووە یاخود هەردووکیان لە قۆناغی داهات و دەتوانرێ بەیەکەوە بکرێت چەک لە دەستی دەوڵەت کەم لە عێراق بکبۆتە کێشە بڵێن کە چەک لە دەستی دەوڵەت نییە هەم لێرە لە هەرێم چەک لە دەستی دەوڵەت نییە لە دەستی حکوومەت نییە. ئەم پێم وایە علی زەیدی دوو هەنگاوی داوە یا دەستی بە دوو هەنگاو کردووە کە دوو هەنگاون کە بە ئاسانی ناتوانێت لە عێراقدا گەڵاڵە ببێت بەرجەستە ببێت. یەکەمیان بریتە لە چەکدانانی هێزەکانی دەرەوەی موەسسەی عەسکەری گروپە چەکدارەکان ئەو حیزبانەی کە چێکیان هەیە
و ئەمەش هەنگاوێکە بە 1-2 ڕۆژ و تەنها بە 100 نەفرێکیان لە بەدەم کامەرا بڵێنەوە چاکانمانداناوە واناگرێت دەبێت ئایدیا و دیدگاکانیان بگۆڕن بۆ مامەڵەکردنی سیاسی و مامەڵەکردنی سەربازی لە عێراقدا بۆ چەکداران تەنها بە نیشاندانی 200 نەفەر نابێت کە چەکانیان تەسلیم بە دام و دەستگاکانیان ئەو کەتری چی لێ هات لە پرۆسەیەکی داریکراودا دەبێت ئەمانە تێکەڵ بە دامەزراوەی سەربازی بکرێنەوە. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا زۆر لەمانە باشە ڕزایەوە دەزانێت کە ئەم هەنگاوانە چمانایەکی هەیە و لەکوێ سەرچاوی گرتووە هەتاکو ئێسایش بە شێوازێکی فعلی و کردداری ئەمە بەڵێ هەنێک لە لایەنەکانی شیعە خەزعەلی و کێوکێوەمانە دەستیان بۆ ئەو بابەتە بردوو کە چەکدانینەوە تر کۆتایی بێ بەڵام هێشتا پرۆسەکە لە سەرەتای ڕێگەکەیدایە بەڵام نیشاندانی نیازپاکی کارێکی باشە لەلایەن هەر کەسێکەوە بێت بە تایبەتی خەزعەلی کە دژمنێکی سەرسەختی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە و لاین ئەمریکان شۆ لە لیستی ڕۆژدایە بۆ مەسەلەی ئەم گەندەڵێژە لە قۆناغی سەرەتایدایە کاتی هێشتا یعنی تۆ پێ دوای لە دوای 2023 تاوەکو ئێستا هەرەوەندە گەندەڵ هەبوو لە عێراقدا ئەو هەموو ملیاردێرە لە کوێ هات ئەو هەموو پارە لە کوێ هات ئەو هەموو مڵک و ماڵ کۆکردنەوەی ئەو هەموو سەرەت و سامانە لەلایەن ئەو سیاسانی عێراقەوە لە کوێ هات یعنی ئەوەی کە باس دەکرێت تەنها لە کەیسێکدا 50 ملیۆن دۆلار و لە کەیسێکدا 30 ملیۆن دۆلار و نازانم لە کەیسێکدا وازی لێ بێنە بۆ من و جوڵان ئەنی کەیسە بۆ باز دەکەن لە پەرلەمانە جوڵێنراوە بە کابرایان تۆ بەس واز لە کەیسەکە بێنە مەی جوڵن لە پەرلەمانە لە لیژنە تایبەتەکان لە لیژنەی دارایی لە لیژنەی نەوت و غاز لە لیژنەی استیسمار بۆ نمونە لە لیژنانە کە لیژنەی سەرچاوی پارەکانن ئێمە 10 ملیۆن دۆلار دەدەینی بۆ یان وتوانە تۆ لەسەر فلانە دامەزراوە دعوایەکت قەید کردووە لە محکەمە ئەگەر دەعواکەت بکشێنیتەوە ئێمە ئەوەندە ملیۆن دۆلار دەدەین ئەمانە خۆ پارەی خەیاڵین ئەنی پارەی خەیاڵین بە موچ و شتیوە ناتوانن مڵکێک لە بەغا بکرێ بەدەمدن بەڵێ بورە وەکو دوا پرسیاریش ئەو توێژێکی ئێستا لە بینی ئێران و ئەمریکا هەیە وەکو دوا پرسیاسی خولەکمانەوە کاریگەری چیە لەسەر ناوچەکە لەسەر نەخشەیە هەیە بۆ لەسەر عێراق لەسەر کورد ئەم کە ئێستا بڵین و توێش هەیە بۆی گەن بەڕێکەوتن وڵای کا حەکیم پرسیارێکی زۆر قورس و ئەوەت کردووە لە 3 دقیقەش وەڵامی بینەوە کە 3 ڕەهەندی سەرێکی هەیە ڕەهەندێکی نێودەوڵەتیە کە باسێکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران ڕەهەندێکی هەرێمی هەیە کاریگەری ئێران لەسەر ناوچەکەەوە ڕەهەندێکی ناوخۆیشی هەیە پێگەی کورد لە عێراق و ناوچەکە سەبارەت بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران پێم وایە ئەو قۆناغی ئێستا تێدایە قۆناغی گەڵاڵەبوونی گۆڕانکاریەکانی دوای جەنگەکەی ئێران و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە لە ڕابردوو ئەنی تا تەسەور کە گۆڕانکاریەکە چەند زۆرە چەند گەورە لە ڕابردوودا ئەگەر ئێران نەیدەتوانی موشەکێ بە هیچ دەوڵەتێکی ناوچەکەەوە بنێت نەیدەتوانی خۆی بە خاوەنی حیزب الله و حەماس و نازانم حوثیەکان بکە بە شێوازێکی عەلەمی بەڵام ئێستا قەتەر و کۆیت و فڵان و فیسان بردومانەکە و هیچ ینی لەکەوتەیەکی گەورەی لە ناکەوێتەوە شتەکە ئاسایی بۆتەوە ئەو بێشە جوازمان لێنایە و هەروەها بۆ حیزب اللهش دەڵێت کردم بە مەرج بەسەر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە دەبێت حیزب الله داغڵی ئاگربەستەکە بێت ئەمان لە قۆناغی بەش بەر لە شەڕەکە نەبوون واتە گۆڕانکارەکە جێگەی مانی دەدوێت گۆڕانکارەکە ئەوەندە گەورەیە دەوڵەتانی ناوچەکە لە سەر ڕایبوونی دەوڵەتبوون هێزیان وەکو دەوڵەتێک و دەوڵەتبوونی خوانە سەر ناوچەکە وەکو سعودیە و قەتەر و میسر و سوزانم ئەو دەوڵەتانی کۆتۆبان لە بەرئەنجامەکانی ئەم جەنگە ئەترسن ئەنی گۆڕانکارەکە ئەوەندە گەورەیە لە ناوچەکەدا و باڕاستەیەکی وا دەڕوات کە ناوچەکە قۆناغێکی سیاسی و هاوکێشەیەکی نوێ بەخۆیەوە ببینێ لەم نێوەندەدا کوردیش دەیەوێت وەکو خۆی بەردەوام بە ماڕات بەم دابەشبووی ناوخۆی خۆی داوازان لەگەڵ لاسی ڕووداوەکاندایە پێم وایە زەرمەندترین چین یان عەفوەن زەرمەندترین لایەن زەرمەندترین نەتەوە زەرمەندترین ئەکتەری نادەوڵەتی لە ناوچە خۆڕوڵاتی ناوڕازا بریتێت لە کورد لەم قۆناغە نوێدا نەوڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەلایەوە گرنگە واتە ئەگەر بێت و نەک کورد بەرامبەر بە تورکیا بخێ کامیان هەڵە بژێر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کورد و عێراق بخێتە تای تەرازوویەکەوە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا عێراق هەڵە بژێرێ نەک کورد یعنی ئەمە سەردەمی ترەمپ ئاوایە تر نازانم دوای ترەمپ چی بەسەر دێت بەڵام لەم قۆناغەدا بۆ کورد قۆناغێکی نەخوازراوە قۆناغێکە کە
مژدە بەخش نییە بۆ ئایندەی پرۆسەی سیاسی پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا کە بە هەند وەربگیرێ چونکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا مامەڵە لەگەڵ فرەتجەمسەری ئاکا لەسەر ئاسی سیاسەتی نێودەوڵەتی فرەتجەمسەریش بۆ کوردێکی نائەکتەری دەوڵەتی خراپە واتە هەتاوەکو ئێمە جەمسەرەکانی نێودەوڵەتی هێزەکانی نێودەوڵەتی فرەتجەمسەر بن واتە سیستمێکی نێودەوڵەتی فرەتجەمسەری هەبێرە نێوان رووسیا و ئەمریکا و سین و دەوڵەتانی ئەوروپا ئەمانە بۆ ئەکتەر نادەوڵەتەکان خراپن من ضمنیا کورد وێن پێم وایە ئایندەی کورد بەداخەوە دەڵێن ئایندەیەکی مژدەبەخش نییە خراپە بۆ ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست هەڵکێشەیەکی نوێیە کە دەوڵەتانی ناوچەکە لە بەردەم هەژمۆنی ئێراندا ناتوان خۆیان بگرن و مامەڵەی لەگەڵدا ئەکەن بەرەڵستی ناکەن و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش بۆ قۆناغیدا کە تێدەپەڕێت تعامل لەگەڵ فرەتجەمسەرێکە لەسەر ئاسی نێودەوڵەتی. بەڵێ زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان کە لە لەندەنەوە لەگەڵ مامووی مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتەمانەوە.